ڕۆشنا محەممەد حەسەن کە ناسراون بە گردون خاوەنی خواردەمەنی قاوەڵتی کەشکم کەنانی بەیانیانە. ئێمە لە سەرەتای دروستبوونی جێگەکەمانەوە ماڵێکە بۆ هەمووان بۆیە کە مشتریەکان یەنە ئێرە ینی هەروەکو براو کە سوکاری خۆمان پێشوازیان لەکەین خواردنەکانیان پێشکەشەکەین و زیاتر خواردنەکانی ئێمە کوردەواری و بەرهەمە ناوخۆیەکان بەکارهێنین هەر کەسێکیش بێتە ئێرە ینی زۆری نیان خواردنەکانیان بەدڵە هەوڵمان ناوە ینی ڕەچاوی هەموو چین و توێژێکیش بکەین نرخەکانمان لە 1000 دینارەوە کەسێک بتوانێت ینی بێتە جێگەکەمان و خواردن بخوا لە چینی کرێکارێکەوە لە چینی نەبوویەکەوە تا بوویەک ینی بۆ هەموو شێوازەکانی ئێمە خواردنەکان پێشکەشی ئەوانەکەین دروشمێکمان هەیە دروشمان تەنها لە دروشمەکەیە باس لەوە ئەکەین مرۆڤون لە پێش هەموو شتێکەوەیە تەنها ئامانجمان خزمەتکردە ئەم دروشمەشمان بۆ ئەوە بوو کە بتوانین هیچ نەبێ مانگی جارێک بۆ دووجار شوێنێک بەسەر بکەینەوە کە خواردنەکانمان بەرین بۆیان یا بانگشتیان بکەین بۆ ئێرە یەکەم شوێنمان سخانەی بە ساڵات چوان بوو بەسەرمانکردنەوە جێی دڵخۆشکەری زۆر بوو ئێوارەیەک چوون بۆ لایەن و بەرهەمە خۆماڵیەکانمان بۆ بردن وەکو قەیماغ و شیرەمەنی و ئەم بابەتانە زۆر بەدڵیان بوو زۆرمان پێخۆش بوو. تەمەنم 33 ساڵە تا 5 ئامادەیم خوێنووە لە 2010ەوە دەستم کردووە بەکاری خۆم ینی دەستم کردووە بەکار چەند جۆر ئیشم تاقی کردوتەوە لە کەرتی تایبەت ئیشم کردووە لە داینگە ئیشم کردووە لە کۆمپانیاکان لە مۆتێل لە چەند شوێنی تر ئیشم کردووە و دوای ئەوە دەستم کردووە بە ئیشی خۆم لە ڕێگەی سۆشیال میدیاوە بە ئۆنلاین ئەکسسوارات و ئەم بابەتانە لە پێشنگاکانە چەند جار بەشداریم کردووە هەر ئەم بابەتی ئەکسسواراتەکانم ئەفرۆش لەسەر مێز و پاشان کردم بە خواردن ینی هەمان خواردنی ئێرەم لەسەر مێز پێشکەشەکرد لە پێشنگاکانی کە لە کوردستان ئاکرێنەوە و دوای ئەوە حەزم لێ بوو هەموو یەکێک لە ئێمە حەزەکە خاوەنی پیشەی خۆی و ئیشی خۆی بێت و خاوەنکاری خۆی بێت ئەو بوو هاوڕەکان و ماڵە و ئەمانە پێشنیاری خواردنی نانی بەیانیانیان بۆ کردم منیش دەستم پێ کردو و لە ئێستا نزیکی 8 مانگە ئەم جێگەیم کردوتەوە ستافەکەم هەمووی خانمە لە حوتی بەیانیەوە بۆ 3 پاشنیوە ڕۆ خواردنمان هەیە من هەر خۆم وەکو ئیشکردن حەزم بە ئیشکردن هەبوو ینی حەزم لە ئافرەتێکی ماڵەوە نەبووە لە ماڵەوە دابنیشم من دایکی 2 کچی جوانم 2 کچیشم هەیە بەڵام حەزم لە ئەو بووە دەرەوە ئیش بکەم و دایکایەتی بۆ کچەکانیشم بکەم هەر لە سەرتاوەکە لە هەر شوێنێکی تر و کەرتێکی تایبەت ئیشم کردبێ سواز بۆ خوا ئیشێکی جوانم کردووە و سەربەرزانە ئیشەکەی خۆم بەڕێک و پێکی کردووە بەڵام ئیتر دوای گەورەبوونی ئەقڵێتی خۆم و ئیشەکانم حەزم کردووە ینی خاوەنی ئیشی خۆمم خاوەنی کاری خۆم بم کە لە خواردنگەیەکیشەوە دەستم پێکرد ڕاستە وەکو پیشەیە وەکو ئیشێک ئیشە بەڵام خولیای خۆش من لە مانگی 2023ەوە بە تەواوەتی قەراری ئەم خواردنگەیەممە سەرەتا برایەکەم پێشنیاری بۆ کردم کە خواردنی نانی بەیانیان بکەمەوە و لەگەڵ کردنەوەش یا ڕاو بۆ چوونی خێزانەکەم هاوڕێکانم ئەمانە وەرەگرت و ناوەکەیشی هەر ناوی کەشکە قاوەڵتی کەشەکە ناوێکی کوردیە ویستومە هەم فۆلکلۆر و کوردەواریەکەی تیا بێت لە ناو لە خواردنەکانی هەمیش سەردەمیانە بێت جێگەیەک بێت بۆ ئیسراحەتکردنی ئەو مشتریانی کێنە جێگەکەم لە دیزاینکردن و لە دەستپێکردن و لە دروستبوونی شوێنەکە هەمووی خۆم ینی لەگەڵ هەر وەستایەکە هەر کەسێکە کە هاتووە ئیشی بۆ کردوم خۆم دیزاینەکەیم بۆ کردو خۆم شتەکانم ماوەتێ ئەم مێزەم ئاوە بۆ بکە ئەو ینی هەر بابەتێکی ناو ئەم دوکانە دیزاینەکەی خۆم دروستم کردووە لە مێز و کورسیەکانەوە لە خواردنەکانیەوە کە چی پێشکەش بکەم لە ناوەکەیەوە وەکوتم خێزانەکەم هاوکارم بووە و لە پشتم بوون ینی تەرجیعیان کردوم کە ئیشەکە بکەم هاوکاری ئەویان کردوم و ڕێگەیان نەگرتوم هەموو کات هاوکاریکردنی مادی و معنەوی شت نییە جار هەیە ینی ئەوەی کە سوکارت ڕێگریت لێ ناکالەوەی کە ئیشێک بکەی خۆی هاوکاریەکی گەورەیە وەجگەلەوە کە
هاوڕێی باشم هەیە لە دەرەوەی عایلەکەم بەردەوام سەپۆرت مەکەن و لە گەورەبوونی منان هاوکاری مەکەن کە ئیشەکەم زیاتر گەورە بێت. لە سوشیال میدیاوە سیرم کردو یان یەکێکمان ئەمانێ ئیشێک بکەین سوپاس بەخوا ینی هەر لە خواردنێک لە ئیشێک لە دەست ڕەنگینیەک کاراسانیمان بۆ کراوە کە بتوانین لە سوشیال میدیایە لە ئینتەرنێتا بگەڕین بۆ شتێ منیش هەم فکری خۆم و هەم گەڕان بەدوایە لە ئینتەرنێتە ئەم دیزاینم هەڵبژاردووە ئەتوانم بڵێم هەمووی هی خۆمە ینی هەمووی خۆم ینی پێشنیارم بۆ وەستاکەم کردو ئەمەم ئاوا بۆ دروستکاوی شتێتی ئاوا دەرەچێ ئاوا ئەکرێت بۆ شێوازە لە سەرەتایە کەشک نەبوو وەکو ئەزانی کە هەر شوێنێک ناوێکی هەیە نابێت دووبارەی هەبێت لە ینی دائیرەکانە ئەو بوو من ناوی ترم هەڵبژاردە بۆ قبول مەبوو ینی لە هەڵبژاردننی ناوەکەی زۆر قرس بوو چەند ئەتوانم بڵم چەند کاتی ویست چونکە چەند ڕۆژ ئەچوون بۆ دایرەکان تاوەکو ناوێت بدۆزمەوە و تاوە کوردەواری بێ ئەوە بوو کەشک چونکە من قاوەڵتیە وەکو نانی بەیانیانە کەشکم هەڵبژار کە کەشکیش بەشێکە لە خواردنە کۆنەکانی فۆلکلۆری کوردی خۆمان. لە کوردی خۆمانە و فۆلکلۆرە بمێنینەوە جوانترە فۆلکلۆر و دابوونەریتی خۆمان لە دەستنەوەین ئێمە شەرۆک وڵاتێکتر خۆمان بناسیێنین بڵێن ئێمەش ئەمەمان هەیە بەڵام وەکو سەردەمیانەش هەج وڵاتێکتر فۆلکلۆرەکەشی هەیە و سەردەمیانەشی هەیە بۆیە من هەردووکیم تێکەڵ کردو بۆی کە هەر کەسێک حەزی لە ینی هەر یەکێکیان بێ هەردووکیان لە جێگەکەی منا هەبێ لە ناوەکەما لە خواردنەکەیە لە دیزایانی شوێنەکەیە ئێمە لە کاتژمێر 6 بەیانیەوە لێرەین شێفەکەمیت خواردنەکان حازرەکات لە حوتی بەیانیەوە خواردنمان پێشکەشی هاوڵاتیان و کڕیارەکانمان ئەکرێت خواردنەکانی بەیانیانمانەوە دەست بە لە شیرەمەنیەکانەوە دەست پێەکە هەوڵمەوە شیرەمەنیەکانیش ینی هی خۆمان بێ بەرهەمی خۆماڵی پێشکەش بکەم وەکو ماستە پەنیرە قەیماغا لۆرکە دۆشا و ڕاشیە زۆرینی بەرهەمە خۆماڵیەکان پێشکەشەکەم زۆر کەمیتیایەکە بەرهەمێکیمان لە بادیان ئەوانە بێت و مرەباکانیش خۆمان لێرە دروستیانەکەین ئەنی هەوڵماوە زۆرترینی لە لای خۆم دروست بکرێ ئەوەی کەنیشە وەکو شیرەمەکان قەیماغ و ماست و پەنیر و ئەمانە لە شوێنێکی سیقە پێکراوەوە بیان هێنم جێی دڵخۆشیە بۆ من بتوانم هەم ئیش بۆ خۆم بکەم هەم چەند خانمێکیش لای من کار بکات لە ئێستاە 4 خانمم لایە پێشتر زیاتریش بوو ئیتر بەپێی کات ئەو کاتە زیاتر بکایە کەمتر بکە بەڵام لە ئێستا 4 خانم خێزانەکەم پشگیریان کردم پێشنیاری ئیشەکەشیان بۆ کردم لە ڕووی مادیەوە یارمەتیان نام لە ڕووی معنەویشەوە ینی بۆ نمونە مناڵەکانی خۆم لای ئەوان بەجێ ئەهێڵم پێشنیاریشتی باشترم بۆکەن تەرجیع ئەمەکەن کە وازنهێنم پەلەمەکە باشتر ئەبی ینی هەموو ئەمانە هەیە جار هەیە بە وشەیەکی مشتریەکیش تۆ باشتر ئەبی هەروەکو سەپۆرتکردنێک ئەکبێت بۆ ئێمەی ئافرەت کە ئیشەکەین ڕاستە لە ئێستا ئیشکردن بۆ پیاوان قورسە ئەنجا بۆ خانمانیش ئەبێت و قات قورستر بێ ئەوەی کە لێرە حەزەکەم باسی کەم و جێی باسە سەرڕای سەپۆرتکردن و یارمەتیدانی دەوروبەر دایرە و دەوایرەکانمان زۆر ڕێگری ئەکەن لە ئیشکردن و گەورەبوونی ئیش لەبەرەوەی کە سیرەکەی ئەچی ئەتەوێت خۆت خاوەن ئیشی خۆت بیت و لەسەری خۆت بوەستی لە جیاتی یارمەتیت بن ڕۆژانە و مانگانە ئەشکالت بۆیەتە پێش لە ڕێگەی ئەوانەوە بۆ ئافرەتێک کە چەند قورسە کارکردن پرۆژەیەکی ئەوها بچووکیش نییە دوکانێکی بچووک نییە بڵێ قەیچیەکە کە بۆ نمونە بزنسەکەم سەری نەگردایە خەموو بەجێڵم ئەوەیە جارێ لە پێش هەموو شتێک تۆ ترسی مادیەکەت هەیە کە بۆ نمونە ئیشەکە و سەر نەگرێ و غیری ئەوەش کۆمەلگا و دەوروبەر تا چەند لێت ڕائەبینن کە تۆ ئەوە بکەیت جار هەیە ینی لە دەوروبەرە ئەبینیت پێی شەرمە بچێتە خواردنگەیەکە هەمووی خانم و پێشکەشیەکە بچێتە لای ئەوان نانخوا هەیشە بە دڵخۆشیەوە ڕوئەکاتە ئەو جێگەیە لەوەیە کە دڵنیایە خواردنەکانی پاکە بۆ نمونە وەکو ماڵەکەی خۆی پێشکەشەکرێ ئەکید ڕێگریش هەبووە جار هەبووە خۆمان ڕاستەخۆ ڕوبەڕووی ڕەخنە و توانجەکان نبینەوە بەڵام لە پشتی خۆمان و گوێمان لێ بێڵەن ئەوەکەی ئەکرێت و ئەوەکەی ئیشی ئافرێتەوە ئەمانە هەیە بەڵام گرنگەوەی ئێمە نەوەستین جگەلەوەی کە ئەو کەسانی کە لە پشتمانن ئافرەتەکانیش لەگەڵ یەکتر بین و پشتی یەکتر بگرین یعنی زۆر خۆشەکە
خاون کارێک کە وەکو منە خواردنگەیەکی هەیە کەسێکی تر ساڵۆنی هەیە کەسێکی تر مارکێتی هەیە بتوانین ئەمانە هەموو بەیەکەوە پشتی یەکتری بگرین و بتوانین کار بکەین. من هەر لە ینی مناڵیەوە لە سەرەتای خوێندنمەوە حەزم لە دوای مەکتەبەکە هاوینان حەزم لە دەورەکان بووە چوم خۆڵم بینی و ینی ها ئافرەتێک بووم حەزم لە ماڵەوە نەبووە. ئەو بوو 2010 کە لە کەرتێکی تایبەت لە کۆمپانیایەک دەستم کرد بە ئیش سکرتێریتی دکتۆرم کردووە لەگەڵ شوێنێکە ڕاپرسیم ئەنجام داوە چەند خولم بینی و خولی کۆمپیوتەرە خولی بەهێزکردنی دەرونی و ڕاپرسی لەگەڵ کۆمەڵگایە لە چەند بوارە ینی حەزم کردووە ئەوە نییە ئێستا کە خواردنگەیەکم هەیە حەز و خولیای مناڵیمەوە من هەر خواردن دروستکردن و ئەوانە بوو بێ ئەمە وەکو پیشەیەک و حەزیشی تایە بەڵام وەکو خۆم حەز و خولیام هەیە بەس بۆ زۆر شت ڕاستە من خوێندنم تەواو نەکردو بەداخەوە لێرەوە ینی قسەی من بۆ ئەو کەسانەیە کە خوێندنیان تەواو نەکردو یا تەواویشیان کردووە خۆیان نەبەستنەوە بۆی کە خوێندن ینی لە کۆمەڵگەی ئێمە ژیان و معیشت نەبەسراوەتەوە بۆی کە تەنها تۆ خوێندن تەواوکەیت و بچیتە دام و دەستگایەکی حکومی داوام بکەیت پێویستە خۆت هەوڵی خۆت بیت و تەواوکەری کۆمەڵگاکەت بی بزانی لەکوێیە فەراغێکەیە کە تۆ حەزێکت هەیە بۆ ئیشێک ئەو ئیشە بکەیت و بتانی هەم خۆت ینی وەکو معیشەتی ژیانی خۆت هەمیش سوودێکت هەبێ بۆ کۆمەڵگا. ساڵێک لەمە پێش ئێمە ڕاپرسیەکمان هەبوو لەسەر پرۆسەی کوردستان و بەرەو پێشچوون و ژیانی ئێستەی کۆمەڵگاکەمان جێی دڵخۆشی بوو کە ینی ئەمان توانی لەگەڵ ژنێکە لەگەڵ ئافرەتێکا دانیشین و پرسیاری لێ بکەین و ڕەو بۆ چوونی خۆی بڵێ تیاشیا بوو هێشتا کەپتە و لە ماڵەوەیە ناتوانێت ینی لە دەرگای ماڵەکەیمان ئەیە کە دووسێ پرسیاری گشتی لێ بکەین کە بەبێ ناو و بەبێ فەیز ئەم پرسیاران ناکرا ئامادە نەبوو جواباتەوە مەرج نییە هەر یەکێکمان کە حەزمان لە کارێک بوو بینە دەرەوە و چاولێکەریەکمان هەبێ بۆ ئافرەتێکی تر کە کار ئەکا ئێمە ئەتوانین لە ماڵەکەی خۆشمانە کار بکەین من یعنی ئێستا خۆم کە دەستم کردو بەیش لە دەرەوە ئیشەکەم بەڵام من چەند ساڵە پێش ئێستا بە هەمان شێوە لە ماڵەکەی خۆمان لە ژوورەکەما بە مۆبایلەکەم کارمە کرد وە سوپاس بۆ خۆیستا ینی زۆر کار ئاسانی کراوە ئەتوانن بۆن لە ڕێگەی سۆشیال میدیاوە یان کاری دەستی و چنین ئەکەن ئەتوانن کاری دەستی و چنینەکانیان بخەنە بازاڕۆ بیخەنە دوکانێکەوە کە هەم بەرهەمی خۆماڵی زیادەکە هەم بەرەو پێشچوونی ئێمەش زیاترەوە هەیە ینی ئەتوانێت ڕسم دروستکەلانێ ئایلەکە یا بۆی نەگونجێ بێ لە دەرەوە کار بکە بەڵام ئەتوانێت لە ژوورەکەی خۆیان وێنەکانی دروستکات و پێشکەشی دوکانەکانی کا بۆ یەکتری ساختینەوە کاتە ینی هاوکو چۆن ئەڵێ ڕقم ئەڕۆین بە دوای یەکاو هەم هاوکاری یەکترە بین و هەمووشمان ئیسفادە ئەکەین.